بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. بەڕێزان بزوتنەوەی ڕۆناکبیری کوردی و ڕەوتی ڕەشنبیری شانبەشانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە سەرەتاکانی شەستەکانی سەدەی ڕابردوودا ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا و بەرەوپێشوونی فەرهەنگی و دنیای ڕۆشنبیری ئێمەدا. هەر بۆیە لەو قۆناغەدا کۆمەڵێک ئەدیب و نووسەر و ڕۆناکبیر و خوێندەواری کورد بەشداری بەرچاو و ڕۆڵی کاریگەریان هەبووە لەو پێناوەدا. ڕووداوی کۆڕ و کۆمەڵی ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی و بزوتنەوەی ڕۆناکبیری کوردی لەو قۆناغەدا سەردەمێکی پڕ لە ڕوودا و کارەسات و یادەوەری جۆراوجۆر و گوماناوی و جێی پرسیارە لە ڕەوتی ژیانی کۆمەلگای کوردی و بایەخی خۆی هەیە و دەکرێت وەک دوکۆمنت و بەڵگەنامەی مێژووی بزوتنەوەی ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسی کۆیان بکەینەوە. ئازیزان، بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی بزوتنەوەی ڕۆناکبیری کوردی لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو وێزگەکانی ئەو بزوتنەوەیە و کۆڕ و کۆمەڵە جیاوازەکانی ئەو قۆناغە و هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی ڕۆژنامەگەری کوردی تا ساتەوەختی ڕوخانی ڕژێمی بەعەس جێگەی خۆیەتی پرسین ئایا لە سەرەتای شەستەکان و لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا چ جم و جوڵ و حرەکەتێکی ڕۆناکبیری بوونی هەبوو و ئەم بزوتنەوە ڕۆناکبیریە چۆن دەستی پێکرد و چ ڕۆڵێکی هەبووە لەو قۆناغەدا. بۆ وەڵامدانەوەی پرسیارانە و خوێندنەوەیەک بۆ مێژووی ئەو بزوتنەوەیە لەو قۆناغەدا ڕووداوە مێژوو بە پێویستی زانی لە چەند ئەڵقەیەکی تایبەتدا میوانداری بەڕێز عەبدوڵڵا عەباس سەرنووسەری پێشووی ڕۆژنامەی هاوکاری و بریکاری بەڕێوەبەری گشتی دەزگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی لە بەغدا بکات بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە. مامۆستا گیان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕووداوە مێژوو. خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی لە بەرنامەکە. سپاسانەکەم، پێ خۆشحاڵم. مامۆستا عەبدوڵڵا عەباس، من پێم باشە بەر لە هەرشت بووە بە چاڕوونی بینەران پێمان بڵێ عەبدوڵڵا عەباس کێیە؟ ناوی تەواوم عەبدوڵڵا عەباس محەممەدە، خەڵقی شاری سلێمانی، دمانگی نیسانی ساڵی 1946 لە گەڕێکی چوارباخی شاری سلێمانی لەدایک بووم. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم لە چوارتا و سلێمانی و بەغا تەواو کردووە. من خاوەنی شادەی ئاکادیمی نیم لەو جیلم کە خۆمان پێگەیاند بە ئەزمموی چوینە ناو دنیای ڕۆژنامەنووسی و قەڵەم و وشەوە. لە ساڵی 1964ەوە ڕوون کردە کاری لە دەستگاکانی ڕاگەیاندنە لە ڕادیۆی کوردی بەغا بەردەوە لە ڕۆژنامەی بڕوا لە سلێمانی. لە ساڵی 1970ەوە یەکێک بوون لەو 5 کەسەی کە ڕۆژنامەی هاوکاریمان دەرکرد لە نۆی کانونی دووەمی ساڵی 1970. لەو ڕۆژنامەیە مامەوانێ هەتا 1974 لە 75 گەڕامەوە بۆ ڕۆژنامەی هاوکاری. دووجار بە هۆی نەقڵبوونی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کوردیەوە بووم بە بەڕێوەبەری گشتی ئەو دەستگایە بە وەکالەت. زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا، ئێستا من ئەمەوێ یەک بە یەک لەسەر ئەو وێزگە جیاوازانی کە تۆ لە بیبلیۆگرافیایەکی کورد لە ژیانی خۆتا ئاماژەت پێکرد لە سەرەتاوە بوەستین. ئەمەوێ سەرەتا لێو دەست پێ بکەین کە بپرسین مێژووی بەشداری عەبدوڵڵا عەباس لە ناو بزوتنەوەی ڕۆناکبیری کوردی و کارکردنی لە دنیای ڕۆژنامەگەری کوردیە چۆن و لە ڕێیکیە و بەهۆیکی و کەی دەستی پێکرد؟ پێشەکی حەزەکەم ئاماژە بۆ بم کە جیلی ئێمە لە جیلە بەختەوەرەکان بوو لە مەسەلەی پەروەردە و خوێندنە. چۆن ئەگەر ڕوونی چونکە ئەو وەختە مامۆستاکانی ئەو وەختە بە جانێکی ینی نیشتیمان پەروەری و پەروەردەیەوە قوتابیەکانیان فێرە کرد. من یەکێکم لەوانەی کە مامۆستایانی دیاری شاری سلێمانی دەرسیان پێوتوم، مامۆستا فەریدون عەلیەمین کە یەکێکە لە هەرە پەروەردەکار گەورەکانی پەروەردەی کوردی، مامۆستا ئەحمەد سەعید، مامۆستا ئەنوەر فەخری لە قوتابخانەی چوارتا بایخدانیان بە ڕاکێشانی ئەو نەوەیە بۆ مەیدانی ڕۆشنبیری و خوێندن ئەمانە بە ڕادەیەک بوو هەموو ساڵێک لە چوارتا شانۆییمان پێشکەشە کرد. ئەو کات خوێندکاری قوتابی سەرەتایی بوون. سەرەتایی ئەو ڕۆژگارە ببوورە مامۆستا عەبدوڵڵا، ئەو ڕۆژگارە پێم وابێ مامۆستا فەریدون عەلیەمین بەڕێوەبەری یەکێک لە قوتابخانە نابێ کە ئێوەتی بەڕێوەبەر نەبوو مامۆستا فەریدون، مامۆستا بوو لە قوتابخانەکە. مامۆستا مامۆستا ئەحمەد سەعید لە پێشەوە، دوایی مامۆستا ئەنوەر فەخری بەڕێوەبەری قوتابخانەی چوارتا بوو تا ئەو فترەیە کە من قوتابی بووم. باشە، پێم خۆشە باز لە کەسێتی مامۆستا فەریدون عەلیەمین و ڕۆڵی ئەو پیاوە دڵسۆزی ئەو لە ڕووی
نیشتمان پەروەری و شعوری کوردایەتیەوە بۆ هێنانی ئەو جیلەی ئێوە بۆ ناو بزنەوەی ڕۆژناگیری چۆن؟ باوەڕ ناکەم بە باس ینی هەرچەند دەوری هەرە گەورەی هەبوو، ینی مامۆسایەک بوو کە خوا خۆڵقاندبووی بۆ ئەوەی جیلێکی خوێنەوار و ڕۆشنبیر دروست بکات. وەک پێم وتی هەر بەهۆی ئەوە لە 3 ساڵ لە سەرێک کە من لێ بووم لە سمپی 4 و 5 و 6 هەموو ساڵێک بۆ ماوەی 2 هەفتە شانۆیمان تەقدیمە کرد. ئەمە ساڵی 57 لە چوارتا 56 58 بەڵێ ئەو 3 ساڵە بەڵێ لەو شانویانی کە پێشکەشمان کرد پیسکەی تەرپیر بەڵێ بەگەم هینەکەی یوسفعانی مامۆستا فەریدون خۆی وەریگێڕا بوو لەگەڵ چەند شانوویشی ترکە من ئەوە دەرهێنانی مامۆستا فەریدون خۆی بوو لە هەموو ئەو شانویانە دەورم ئەبینی تا ساڵی 59 بۆ 60 کە هاتی نەسلیمانی لە ئیبتدائیمان تەواو کرد لە شاری چوارتا قوتابخانەی ئامادەیی و ناوەندی نەبوو لە بەرەوە هاتی سلێمانی. ئیتر لە 60ەکانە من دەستم بە نووسین کرد لە ڕۆژنامەی ژی. پەخشانی کوردی هەر ئێستاش ئەگەر چاو بە ڕۆژنامەکانە پخشێنەوە هەیە و ناونیشانەکەی پەخشانی نوێی کوردی و ناونیشانی مۆزوعەکە. ئێوارانیش ئەچوون بۆ مەکتەبەی گەلاوێش، بۆ مەکتەبەی بێکەس و بارەگای هونەرە جوانەکان لە شەقامی پیرەمێردی ئێستا بوو لە سەر و خەسەخانەی گشتی سلێمانیەوە. ئەویش لە ڕێگای مامۆستا جەمال بەختیارەوە هونەرمەندی شێوەکاری بە فیتڕی کوردی کە ئەندام بوو لە دەستەی بەڕێوەبەری ئەو کۆمەڵە کە نووسینەکانی منی لە ڕۆژنامەی ژینە خوێندەوەمانە ڕێگای پیشانم بچم بۆ کۆمەڵوەمانە لەوێ مامۆستا ڕەفیق چالەکم ناسی. یەکێ لە ئێوارەکانی کە لە باخچەی کۆمەڵی هونەر جوانەکان بووین بانگی کردم وتی ئەو عەبدوڵڵا عەباسی کە لە ژینە نووسێتۆیت؟ منیش پێم وت بڵێ. زۆر نووسینەکانی هەڵسەنگان وتی کوردێکی باش دەزانی تۆمانە و بۆ نایی لە ڕۆژنامی بڕایشکەی لەگەڵمانە. یعنی ئەمە دەرگاکردنەوەیەک بوو کە من ئەمە یەکەم دەستپێکی عەبدوڵڵا عەباسە لە ناو بۆ مێژوو ئەڵێم هەموو هەنگاوەکانی ترم بۆ چوونە ناو کاری ڕۆژنامە نووسیەوە ئاوا بەڕێکەوتە هات و منیش مافی خۆم بوو کە بەرەو ڕوویە چووم و ینی سوودم لێوەرەگرت. باشە بەر لەو قۆناغە من مەبەستمە بپرسم تۆ جگەلەوەی کە لەو ڕۆژگارەیە لە چوارتا بەخت دیاوەرگ بوو کە مامۆستایەکی وەکو فەریدون ئەلەمین مامۆستات بوو پێگەیاندووی تۆ لە یادداشتەکەتە ئەمەژە بۆ کردو کە ساڵی 1957 لە قوتابخانەی چوارتا دوو کەسایەتی دیاری سیاسی هاوڕێ و هاوپۆلە بن لەگەڵتا کە ئەوانیش شاسوار جەلال و محمودی مەلاعیزەت فازیلی مەلاعیزەت. ئەمە چۆن بوو پەیوەندیتان چۆن بوو کەسێتیان و چۆن بینی؟ ڕەنبێ باسی شتی تایبەتی نەوێ بەڵام ئەوان دوو خوشتیان مامۆستا بوون لە قوتابخانەی کشانی چوارتا لەگەڵ ئەوانە هاتبوون بۆ چوارتا گەنا لەوێ ئەن خوێند دەگەڵانە و زۆر هاوڕێ بوون یانی نەک هاوڕێ تەبیە. کەسێتی ئەو دوو کەسێتی سیاسی لە ڕۆژگارەیە هەر بێت من ینی لەو ماوەیە لە پەیوەندی برادەرایەتیە هەستکردنی و حەزکردن لە ڕۆشنبیری لەوانەوە فێر بوو. اینجا نازم هی ئەوە بوو لە شارەوە هاتبوون و ئێمە لە شێوە دەیەکا بووین. لە یەکەم ساڵی خوێندنیانەوە لەگەڵما بوون بە برادەرەوە، ینی دوای دەوامی قوتابخانە بەیەکەوە بووین هەتاوکو تاریک داهات. چەند جارێک فلیممان لە سلێمانیەوە هێنا و وێنەمان گرتووە بەداخەوە من لە ئەحداسە ئەو وێنانم لانمەوە نازانم لای ئەوان مالیانە. کاک شاسوار و کاک فازل دوای ئەوەش لە بەغا هەر دیسان یەکترمان گرتەوە لە هاوکاری. کاک شاسوار لە هاوکاری ئیشی ئەکرد لەگەڵ مامۆستا حلمی عەلی شەریفە. بەر لەو خۆناغا تۆ لە یادداشتەکان ئاماژەت پێ کردو کە ئێوە دەفتەرێکتان هەبوو ناوتان ناوە کەشکۆڵ تۆ ئارام شاسوار و فازلی مەلا محەممەد. ئەوە یەکێک بوو لەو شتانی کە من لەوانەوە فێر بوو ئەوە کە هاتن هیان بوو. ئەمە ئەم دەفتەرە چی بوو؟ ینی مەسەلەن ئایا ئەم دەفتەرە ماوە لای کێ بوو
چیتیان نووسرا بوو ئەگەر هەچ شعرێکی کوردیمان دەست بکەوتایە لە هەر کتێبێک لە هەر ڕۆژنامەی ژین کە ئەهات بووەوێ لە کەشکۆڵەکانە ئەمان نووسیەوە هەر گۆرانیەک کەلیماتیکەمان دەبەر بکردایە لەو دەفتەرە ئەمان نووسیەوەنی هەر ئەو شتانەمان تیان نووسیەوە ماوە ئەو دەفتەرە من لە نەماوە نازانی لای کێ پارێزراوە یا ماوە بە دیپلۆمێت کراوە نەوەڵام ینی زانیاریم لەسەری نییە بەس من کە هاتم بۆ سلێمانی ئەو حەزی کشکۆڵ دروستکردنم گۆڕی بە شتێکی تر ڕەمبێ ئەمە لە حەزە سەیرەکانی ئەو وەختە بوو بێت ئەچووم بۆ کەشتی نوح لای مامۆستا نەجمیدی مەلا بۆ کتێبخانەی گشتی بنکەی ژین کتێبخانەی گشتی سلێمانی بە گۆڤارە کۆنەکانە ئەگەڕام و لە لای ئەویش هەچی شعری مامۆستا شاعری گەورە بێکەس هەیە کۆم کردەوە خەیاڵی ئەوە کەوتە سرم کە دیوانی بێکەس لەسەر حسابی خۆم چاپ بکەم ڕۆژێکیان لەگەڵ مامۆستا ڕەفیقا لە مەکتەبەی سلێمانی مەکتەبەی بێکەس کە مستەفا گوڵانی خاوەنی بوو بورمە بەسەن مامۆستا ڕەفیق ساڵحی ڕەفیق چالاک وەک بەلایەنە سۆر بوو منمەیەک دیوانەکەی بێکەس چاپ بکەم وتیان چۆن دیوانی بێکەس چاپ بکەی لە خۆتەوە وەرەسەی هەیە و هینی هەیە وەرەسەی چیە وتیان شێرکۆیان پیشانام شاعری گەورەی کوردی ئێستا ڕامکۆچۆغەیەکی شینکاری لەبەرا بوو پێشکەشیان کردم وتیان ئەمە دیوانەکەی باوکە چاپ بکات دەستی گرتم کاک شێرکۆ لە بەردەمی مزگەوتی گەورەوە بەرەو باخچەی گشتی سلێمانی بە یەکەوە ڕۆشتین و قسەی بۆ کردم هاوتەمەن بوون ئەو کاتە تقریبا ئەو لە من گەورەتر بوو لە تۆ شێرکۆ طبعا زۆر بە حەزەکەمی بە گەورە نرخانیان و تەرجیحی کردم بەڵام وتی ئەمە نابێت من حتا منیش نابێت چکم باوکم دیوانەکەی لە لای مامۆستا ئیبراهیم ئەحمەد داناوە یانێ شتێکی وام لەبیر بوو کە دەسەڵاتی ئەویش نییە چاپی بکات و ئامۆژگاری کردم لە جاتیەوە خۆم هەوڵ بام شت بنووسم شت فێر بم و ئەمانە و گەڕاینەوە هەر بەو ڕێگایە بۆ مەکتەبەی بێکەس و ئیتر لە یەکتری جیابووینەوە من شاعری گەورە شێرکۆ بێکەسم نەدیەوە هەتا ساڵی هەفتە لە بەغا باشە ئەگەر بچینە سەر یەکەمین وێزگی عەبدوڵڵا عەباس بۆ چوونە ناو کارکردنی لە دنیای ڕۆژنامەگەری و میدیای کوردی کە لە ڕۆژنامەی بڕاوە دەستی پێکرد ئەو کات مامۆستا ڕەفیق چالاک پێما بێ بەرپرسی کۆمەڵی هونەرجوانەکان بوو لە سلێمانی سەرۆکی کۆمەڵی هونەرجوانەکان ڕۆڵی ئەو هاوکاری و پشتیوانی ئەو لە دەستکردنی تۆ بۆ بەشداریت لە کاری ڕۆژنامەگەری کوردی چی بوو تەوا ئەو دەوری هەبوو ئەو دەرگاکەی بۆ کرد بوو چۆن یەکتان ناسی چۆن من ناڵێم بۆ مەسکەری لە کۆمەڵی هونەرجوانەکان کاچووم و پێی وتم وتی بەیانی دەیت ژوورێکیان گرت بوو لە بینایەک لە کۆتایی شەقامی کاوە بەبستمەوە کە بەیانی چویت چۆن لەوێ من بۆ ئەسر وتی ئەسر وەرە خۆی ژوورەکە مەکتەبی نووسینگەی کەمالی میرزاکەریم بوو کە سەرنووسەر و خاوەنی امتیازی ڕۆژنامەکە بوو بەڵام لەو وەختە لەوە چوو کاکەمال مەژغوڵی سیاست و پارێزەری ومانێ بوو لەبەرەوە سەرنووسەری بەکردەوە مامۆستا ڕەفیق چالاک بوو کە چووم فایلێکی یایە دەستم وتی ئەمە نووسراوەکانی ڕۆژنامەی هاوکاریە چاپخانەی ژینی پیشانام وتی دەیت ئەم ئەگە منیش لێرە نەبووم لەسەر مێزەکە ئەم فایلە هەڵەگرەی بێ بۆ چاپخانە کرێکارێکە بوو پیچن لە چاپخانەی ژینی پیرەمێرد لەگەڵ یاڕێ ئەەکەوی کەی بچیتەوە بۆ تەسیحی مەوادەکان ئیتر ئەوسا ڕۆژنامە هەر ئەو کرێکاری کە لە چاپخانە بوو ئەو لاپەڕەکانی داڕشت و دەوزی کردومانە تۆ سەرتاوەکو ئیدیتۆرێک وەکو دەستکاریکردنی بابەتەکان و هەڵەبڕی زمانەوانی و ناوەڕۆکی بەڵام هەموو ژمارەیەکیش خۆم شتێکم ئەنووسی لە پێشەوە چەند نووسینێکم بڵاو کردەوە بە ناوی بەهرەوە دوایی سەرپەرشتی لاپەڕێی ئەدەبی لاوان مەکرد ئێستاش لە ڕۆژنامەکان نووسراوەتە من بە سەرپەرشتی بەهرە و ماوەیەک برادرم کاک عەلی توانام لەگەڵا بوو مەوادمان کۆ کردەوە لە کوڕە گەنجەکان و شتی پەندی پێشینانەوە لاپەڕەکەمان پێپڕە کردەوە دوایی کاک عەلی توانە بوو بە پێشمەرگە هەر من سەرپەرشتی لاپەڕەکەمە کرد ئەوە یەکەم هەنگاو بوو بۆ چوونە ناو دنیای ڕۆژنامە نووسی کوردیەوانی جگە لە ببەخشە مامۆستا جگە لە
هاوکاری مامۆستا ڕەفیق چالاک لە دەستگرتنی تۆ بۆ ناو دنیای ڕۆژنامەگەری کوردی کە لە 59 ئێوە دێنە سلێمانی لە چوارتاوە یەکەمین منزڵگای عەبدوڵڵا عەباس کتێبخانەی گشتی و کتێبخانەی بێکەس و چاپخانەی ژین و کەشتی نوحی نەجمەدین مەلا و بارەگای کۆمەڵی هونەرە جوانەکان و ئەم شوێنانە ئەوەندەی زاکیرە یارمەتی باو لە بیرما بێ چ کتێب و سەرچاوەیەکی کوردی لەو کاتا هەبوو باوی هەبوو کێبوون ئەوانەی ڕویانە کردە بنکانەوە ئەم پێگە ئەم منزڵە تایبەتیانە بۆ عەبدوڵڵا عەباس چەند جێگەی پێگەیاندن و قوتابخانە بوو. ڕۆژنامە ئەوسا گۆڤاری ڕۆژی نوێ هەبوو بەڵێ مامۆستا کامەران و ڕۆژنامەی ژین و دوای ڕۆژنامەی بڕوای هاتەپاڵ ڕۆژنامەی بڕوا هەر بۆ دیاریکردنی مەرحەلەی تاریخی ئەو ڕۆژنامەیە زمانحالی ئەو حیزبە شوویعەیە بوو کە داوەسایغ دروستی کرد بەڵام دوایی مامۆستا کەمال میرزا کەریم ڕاگەیاندێکی نووسی کە ئەم ڕۆژنامەیە تر پەیوەندی بۆ حیزبەوە نامێنێت و ئەبێ بە ڕۆژنامەیەکی سربەخۆی کوردی لە سلێمانی لە کۆمەڵی هونەر جوانەکانی ینی مەڵبەندی کۆبوونەوەی ڕۆشنبیر و هونەرمەندەکانی کورد من لەوێ مامۆستا ڕەفیق چالاکم ناسی نووری وەشتیم ناسی بێژگە لە مامۆستا جەمال بەختیار کە ئەو ڕێگاکەی بۆ پیشاندام سمکۆ عەزیز لەوانی لەبیرم بێ ینی ئەو هونەرمەندانی مامۆستا عومەر عەلیەمین باوکی گەزیزەخان لە جیهان عومەر ئەژی گۆران ئەوانە دڵشاد مەسرەف کە موزیع بوو لە ئیزاعی کوردی بەغا پێش ئەوە ینی لە 58ەوە تا 60ەکان ئەو کات دوایی هاتەوە بۆ سلێمانی نازام لە دائیرەیەک تاین بوو بەڵام ئێواران لە کۆمەڵی هونەر جوانەکان و ئەکتەرێکی بەتوانا و بەسەلیقە بوو ئەمانە هەموو ینی من زۆر تێکەڵاوی قسە و مناقەشات نابووم لەگەڵیانە بەڵام جۆم لە باس و خواسیانە گرد و هەندێکیان کە نووسینەکانیان نەخوێنمەوە لە جێدیشین هانیانە دوای ئەوە ئیتر ئەوە بوو بارودۆخی کوردستان تێک چوو 61 و لە ئەیلوولە شۆڕشی یەکەمی چەکداری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوورد دەستی پێکرد باشە بەر لە ببەخشە مامۆستا عەبدوڵڵا بەر لەوەی بچینە قۆناغی 61 و هەڵایسانی شۆڕشی ئەیلول ئەمەوێ هەر لە سلێمانیا جارێ بمێنینەوە جگە لە دەستگرۆیی پارێزەر و ڕووناکبیر مامۆستا کەمال و مامۆستا ڕەفیق چالاک سلێمانی چی لە ژیانی تۆ گۆڕی ینی وەک پێگەیەکی ئەدەبی و ڕووناکبیری وەک ئەوەی کە شارێک بوو جێگەی ئیحتیمامی ناوەندی ڕووناکبیری و بستنەوەی ڕووناکبیری بوو جگە لەو شوێنانی کە باسمان کرد جگە لەو کەسیتانی کە باسمان کرد چیتر لە پشت عەبدوڵڵا عەباسەوە بوو ئەو شارە چی لە ژیانی تۆ گۆڕی من وەکوتم خەڵقی سلێمانی لە پشووی خوێندنە هاتین بۆ سلێمانی بۆ سەردانی ماڵی خاڵمانە بە لە ڕێگای مامۆستا فەریدونە ئەو مامۆسانی کە لە سلێمانیەوە هاتن دەرچیان پێوتین ینی سلێمانی بوو بە شتێکی ینی تیشک هەموو وەک لە یادداشتەکانمە بە زمانێکی شێعری نووسیومە کە خوار ئاوا بوو بە ئەزمە ڕائەچۆ بە وام ئەزانی ئەچێ بۆ سلێمانی بەست ینی حەزمە کرد کە ڕۆژێ زووتر بێمە شاری سلێمانی باشە مامۆستا عەبدوڵڵا عەباس ئەمەوێ پرسیار لەسەر ئاراستە و استراتیژی یا بڵێم ئەوی هێڵە درامی کە ڕۆژنامەی بڕوا لەو ڕۆژگارە ئیشی لەسەر کرد بۆ سیفەتەی کە تۆ لەگەڵ مامۆستا ڕەفیق چالاک و پارێزەر کەمالی میرزا کەریم کارێتیا کردووە سەرەتا بڕوا زمان حاڵی چێ بوو ئایا ئاراستەیەکی سیاسی ئایدۆلۆژی دیاریکراوی وە گوتم دەرچوونەکەی لەسەر بە تەوجیهی ئەو حیزبە شوویعە بوو کە داوسایغ دروستی کردو ئەو بوو یاریەکی سیاسی کرا بۆ ئەوی ئیجازە نەدرێ بە حیزبی شوویعە ڕەسەنەکەی عێراق داوسایغی ئەعلانی انشقاقی کردو لە بڕیاری عەبدولکەریم قاسمە بۆ ئیجازەیان بە حیزبە سیاسیەکان لە عێراقا
ئەم حیزبەی لە حیزبی شوێی ڕاستەقینە قوتکردەوانی و کە ئیجازە درا بۆ حیزبە بە حیزبی شوێ ڕەسەنەکەی کە لە تاریخێکی کە لە عێراقا هەیە مجموعەیە لەوە ئەچێت ینی من تەبان نەگەشتمەوە ڕادەی بزانم خەلفیاتی ئەو مۆزوع چییە لەوە ئەچێ مجموعەیە لە سیاسی کوردەکان لەگەڵ داوەسایغا ڕۆشت بن لە حیزبی شوێی دەرچوو بن لەوانەیە یەکیان کە مامۆستا کەمالی میرزاکەریم بوو بەڵام من وەکوتم خەلفیاتی مۆزوعەکە نازانم بەڵام خۆی ینی وازیێنە پاشەکشەی کرد لەو پشتیوانیکردنی داوەسایغ و ڕایگەیاند بوو تەبان ئەمە شتێکی تۆمارکراوە لە ڕۆژنامەکە ڕایگەیان کە ئەم ڕۆژنامەیە هیچ پەیوەندیی بە هیچ جیهەتێکی سیاسیەوە نییە ڕۆژنامەیەکی کوردی ڕەسەن و سەربەخۆوە بێتومان کەواتە ناتوانین بڵێن حیزبی شوێی لە پشتەوە بوو ئەو دامی کرد و خاوەنی امتیازی بوو نانە دوایەوە بە ئەلان ینی ڕایگەیان بە هەموو هەر لە دوای ئەوەش بۆ پێ نێمرم کۆمەڵێک لە ڕۆشنبیر و ئەمانە ڕویان کردە ڕۆژنامە کۆتیانە نووسی بۆ یەکیان مامۆسەرفێک چالک باشە مامۆستا عەبدوڵڵا عەباسی ڕۆژنامەی بڕوا تا کەی بەردەوام بوو یا با بڵێم سنووری کارکرد و بڵاوبوونەوە و چاپی ئەم ڕۆژنامەیە وابزانم ڕۆژنامەکان هەردووچیان ژینش و بڕاشکە لە سلێمانی دەرەچوون هەر لە چوارچەوەی کوردستانە داباشەکران زیاتر لە شاری سلێمانی وەچۆ دهۆک و کەرکووک و هەولێر ڕۆژنامەی بڕوا بەردەوام بوو هەتاوەکو کودەتاکەی چواردەی ڕەمەزان ئیترەوە بوو ئەوان ڕۆژنامەکانی هەموو داخست 63 بەڵێ حتا لە بیرمە من مامۆستا کەمال وتارێکی نووسی کە دوای ئەو کودەتایە ڕۆژنامەکە گەڕای و ئیجازەی کرد بەڵام ئیجازیان نا بە هیچ ڕۆژنامەیەک و بڕواش و ژینیش لە سلێمانی داخرا باشە تۆ لەو ماوەیە لە 63 و دوای ئەوە چەند جارێک لە کۆبوونەوەی شانەیەک لە ڕێکخراوی یەکێتی گشتی قوتابیانی عێراقا بەشداریت کردووە ئەم بەشداریە چۆن بوو وەک لە یادداشتەکان نووسیوە من لە چوارتا یەکێک بوو لە مەڵبەندەکانی چالاکی حیزبی شوێی یەکێ لەو شەخسیەتانی کە لێی نزیک بوومەوانی و لە چوارتا دراوسێمان بوو باوکی ئاوەری باوکم بوو بەڕێز کەریم چنگانی یەکێکە لە شەخسیەتە ناسراوەکانی ئەوسا لە چوارتا بوو ئەچوومە لای و فکری و قسەکردنیان دەربارەی چەوساوەکان و مافی خەڵق و ئەمانە سەرنجی ڕاکێشام بۆ ڕوونکردنەوەی زیاتریش شەهید شاسوار جەلال و فازلیش ئالە و تەمەنەشا ئەوانیش ینی حەزیان بەو هەستیان بەو جۆرە فکرە کرد زیاتر لە لاینەکەی من لە چوارتا دەرکم بەوە کرد کە دوو لایەنی سیاسی هەیە لە چوارتا یەکیان ڕێبازی نەتەوەی کوردی کە پارتی نوێرەلایەتیە کرد و ئەوی تریان بەرەی چەپکە حیزبی شوێی بوو لە شاری چوارتای پچکۆلا بازرگانی هەبوو کاک دەریۆشیان پێ بوو ئەوە دوکانەکەی بارەگای ینی شوێنی کۆبوونەوەی پارتی بوو دوکانەکەی کەریمی چنیانی کە ئەریزەنووس بوو کابرایکی خوێنەوار بوو هی بەرەی چەپ بوو دوایی جەلال دەباخ مامۆستا جەلال دەباخ بوو بە مامۆستا لە چوارتا ڕۆژنامەی ئازادیانی هێنا ئەمان خوێندەوانی و بیرمان لەسەر مەقالەکانیان ئەگۆڕێەوە و مناسبە من یەکەم جار ناوی مامۆستا دکتۆر عەیزەدین مستەفا ڕەسوڵم لە جەریدەی ئازادیە زۆر باشە مامۆستاگیان قسەکانی خۆست بیر نەچێت پشوویەکی کورد وەرگرین و دواتر درێژە بە قسەکانانەی مەڕێزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان